هاوڵاتی بەڕێز من و تۆ هەردووکمان بەیەکەوە بەرەو سندوقی دەنگدان دەچین بۆ ئەوەی کورد پێگەی لە بەغدا بەهێز بێت تاکو هەمومان مافەکانی خۆمان بە قورسایی بەدەست بێنین. دەنگ دەدەم بەو پارتەی کە بەرگری لە مافەکانمان دەکات، دەنگ دەدەم بەو پارتەی کە ئەمن و ئاسایش و ئارامی وڵاتمان دەپارێزێت، دەنگ دەدەم بەو پارتەی کە بە ئاڵای کوردستانەوە چووە بۆ کەرکووک، دەنگ دەدەم بەو پارتەی کە ژیان و ئارامی وڵاتمان دەپارێزێت. ئافرەتێک ئامادەم دەیدا بچمان سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بدەم لە پێناو کوردستانێکی ئازاد و سەربەخۆ لە پێناو باشترکردنی قاوەڕی سیاسی هەرێمی کوردستان لە بەغدا. من وەکو هاوڵاتیەکی شاری هەولێر ڕۆژی دەیدا خۆم و خانەوادەم ئامادەم بچم بەرسەر سندوقانی دەنگدان. داوا لە خەڵکی کوردستانیش دەکەم هەموو ئامادە بن لە ئەو ڕۆژە تاکو ئەو ئاڵایە بەرزبی لە هەموو جیهان.